پزیشکانی نیشتەجێی خولاو لە سلێمانی 24 کاتژمێر مۆڵەت بە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی شارەکەیان دەدەن تا ئەو سزایی لە بەرامبەر هەڵوێستەکانیان خراوەتە سەریان لا ببرێت. بە پێچاوانەوە دەڵێن مانگرتن و بایکۆتکردنی دەوام دەست پێ دەکەین. ئێمە ژمارەمان 500 پزیشکی نیشتەجێی خولاو ساڵی یەکەم و دووهەم 24 کاتژمێر مۆڵەتمان داوەتە سەحی سلێمانی و بە سزاکەی دابچێتەوە. سزایەکی بێشمار ناخۆش و ناڕەحەتە. سزاکە لەسەر مووقیفە لەسەر بایکۆتکردنەکە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە لە مانگی دەیە و ئێمە زین کە بریندارن کە زۆر پیان ناخۆش بوو چکە بانگەشەی هەڵبژاردن بوو کاتی بایکۆت نەبوو بەڕاستی. بەڵام ئێمە کردمان ئێمە ینی ناچارین کە بیکەین بارودۆخی سەختی داراییمان ڕێگەمان پێ نادا. ئێستا پێشتر کە جدولێکمان دانا خۆمان گونجاند بوو لەگەڵ بێموچی و بێمەحاشی و شوێنی نیشتەجێ بوونا جدولێکمان دانا گۆڕینەوەی تیابوو. ئێستا ئەمە سزایەکیان داوین ئەڵێ منەت نێرمە دەرەوەی شار لەوێ سپۆتیشان زیاد کردو ئەڵێ من نێرمە دەرەوەی شار لەوێ پێویستیشنی بەسەر بکو حقوبات نێرم. ئەم پزیشکانەی هەڕەشەی بایکۆت دەکەن دەڵێن ژمارەمان 500 پزیشکە و سەر ڕای نەبوونی موچە و دەوامکردنی بەردەواممان بەڵام دەستکراوە بە گواستنەوەمان بۆ دەرەوەی شار. ئەمەش وەکو فشارێک دەبینین بەرامبەر هەڵوێستەکانمان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن کە نیگەرانیمان لە دواکەوتنی موچە دەربڕی بوو. دۆخی نالەباری ئابووری وڵات و دواکەوتنی موچەکانمان بە شێوەیەکی بەردەوام و بەتایبەت لەم کاتە هەستیارە کە هەموو ئاگادارین بۆ نزیکی 40 ڕۆژ دەچێت بەسەر کۆتا موچە و نادیاری چارەنووسی سێ موچەی کۆتایی ساڵی 2024 هەرکەکانی خۆمان بەبێ کەم و کورتی لەسەر جەمناوەندە فریاکەوتن و بەشەکانی دیکەی نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانیدا ئەنجام داوە و بەردەوام بێ هیچ پشوویەک لە ئەرکدابووین بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی گشتی و نەخۆشخانەکان. هەڵبەتە لە ئێستادا شێواز و چۆنێتی کارکردنمان لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە چەند گۆڕانکاریەکی تێدا کراوە بە بەهانەی باشترکردنی سیستەمی تەندروستی بە جۆرێک کە کاتژمێرەکانی داوامکردن زۆر زیاد کراوە کە ئەم گۆڕانکاریانەش لەبەر ئەوەی هەندێک کۆکاری وەک بژێوی ژیان و توانە و وزەی پزیشکان و دواکەوتنی موچە و لایەنی کۆمەڵایەتی و شوێنی جوگرافی پزیشکانی تێدا لە بەرچاو نەگیراوە بە شێوازێک لە شێوازەکان نادادپەروەری و جۆرێک لە ستەم و بەرگرانی بۆ ژیانی پزیشکان دروست کردووە. پێیان پەیوەندی بە تەندروستی سلێمانیەوە کرد تا لەسەر ئەم بابەتە ڕوونکردنەوە بدەن بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. ئەم پزیشکانەش دەڵێن سزاکانمان هەڵنەوەشێتەوە بایکۆتی سەرجەم نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی دەکەین. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.